گەشتێک بۆ ئامەد لە گەشتێکی ڕۆژنامەوانی کەناڵی NRTدا بۆ شاری ئامەد لە باکووری کوردستان ئاشنا دەبن بە مێژوو پێکاتە و ئاین و نەژادە جیاوازەکانی ئەو شارە. برای عزیز هینگەلێک خێراتی باکوورە کوردستان ئامەد پروسە ئاشتیە پروسەیەکە پیرۆزە ئەمما نەیە ئاسانە. مەساژێن براتی دەرکەتن، مەساژێ تفاکێ دەرکەتن. مەگری مەگری دایێ مەگری 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 دایێ مەگری لە ئامەدی هاتە شەیدکردن ji hêra dewletê de hîn jî kujerî wî nehatine dîtin. هەر لەم گەشتە ڕۆژنامەوانیەدا ڕەوشی سیاسی و ڕۆژنامەوانی و ئازادی بیرروڕا لە باکووری کوردستان و هەندێ لە جێگا سەرنجڕاکێشەکان بەسەر دەکرێنەوە. دۆکیۆمنتەری شەوی شەممە کاتژمێر 9:05 لە NRT پێشکەشتان دەکرێت.